طبعا وێنەی تازەی گەلاکسی S24 ئەلترا بڵاوبۆتەوە کە هەمان دیزاین و شێواز و ڕواڵەتی گەلاکسی S24 ئەلترا و بگرێ S22 ئەلتراشیە کە سامسونگ ئەو بۆ ماوەی 3 ساڵی بەردەوامە لەسەرێک بەی شێوەیەک لە شێوەکان ڕێ دیزانی گەلاکسی S ناکات لە هیچ ئەسپێکتێکەوە. طبعاً تۆزێک دەستکاری بەسیط و ورد و شتیوا دەکاتم بۆ ئەوی تەجروبەی بەکارهێنەر تۆزێک خۆشتر و جیاواز و تایبەتر بێ. لایکی و ڤیدیۆ لەبیر نەکەن و سەبسکرایبی چەناڵەکەش. طبعاً لەو ڤیدیۆیە بۆچی باسم کرد ئەو مۆزوعم بۆی دەست پێ کرد فکرەکە بوو ویستم لەگەڵ ئێوە باسی بکەم ئەویش ئەوە بوو کە سامسونگ تا چەند وەکو ئەپڵی لێ هاتووە ئەپڵیش تا چەند گەیشتۆتە ئەو ئاستەی کە گوێ نەداتە ڕکابەرەکانی. طبعاً بۆ ئەو کەسانەی کە مەبەستم ئەو کەسانەی کە ئەندرۆید یوزەرن یعنی بەکارهێنەری ئەندرۆیدن بۆ نمونە گەلاکسی بەکاردێنن و لە هەمان کاتیشدا ئەو کەسانەی کە ئایفۆن بەکاردێنن. طبعاً ئەوانەی کە ئایفۆن بەکاردێنن لەوانەیە لێ بپرسی بڵێ دەتوانی واز لە ئایفۆن بینی بێ سەر گەلاکسی، لەوانەیە بڵێن نەخێر بە هیچ شێوەیەک ناتوانم لە بەرەوەی کاتی خۆی گەلاکسیم بەکارهێنەوە یەکێکە لە مۆبایلە هەرە فاشلەکان. طبعاً ئەگەر لێ پرسی کۆتا گەلاکسی کە بەکارهێنا لەوانەیە گەلاکسی ماکسیمەم گەلاکسی S5 لە S5 زیاتر نییە بەکاری هێنابی و ئەو ڕایە نێگەتیڤ و خراپ و وێرانکەرەی هەبی لەسەر گەلاکسی. طبعاً بە گرنتی پێت دەڵێم هەر کەسێک کە ئایفۆن یوزەرە هاردکۆر ئایفۆن یوزەریش بینی کە ئەوانەی کە ئەپڵی دەپەرستن ئێستا باشترین مۆبایلی گەلاکسی بدە دەستی بڵێ بۆ ماوەی مانگێک بۆت هەیە تەنها ئەو مۆبایلە بەکاربێنی بگرە زۆر مرتاح لەبی لە بەکارهێنانی و هەروە لەوانەیە هەر نەگەڕێتەوە سەر ئایفۆن بە هیچ شێوەیەک لە شێوەکان و پەشیمانیش بێ ئەوەندە ساڵێک ئایفۆنی بەکارهێناوە. ئەمن ئەو قسە دەکەم مانای ئەوەی نییە کە ئایفۆن خراپە، بەس من ئەو قسە ئەوە دەکەم کە هەردووچیان مەبەستی من چیە لەو قسەیە کە هەردووچیان سامسونگ و گەلاکسی گەیشتونەتە کەمال گەیشتونە پێرفێکشن بۆ بەکارهێنەر. طبعاً ئەو شتە لە هیچ براندێکی ئەندرۆید بەو شێوازە بەرچاو نییە ئەوەندێک کە لە سامسونگ هەیە بگرە کە لە باوکی ئەندرۆید کە گوگڵە بۆ شێوەیە بەرچاو نییە. لەبەرەوەی سامسونگ گەیشتۆتە ئاستێک گوێ ناداتە هیچ ڕکابەرێکی لە ڕووی ئەندرۆیدەوە و گوێ ناداتە هیچ ڕکابەرێکی غێری ئەندرۆیدیشەوە لە هەندێک ئەسپێکتەوە لە هەندێک شت هەیە گوێ دەداتێ بەس لە هەندێک شتەیە گوێ ناداتێ. مەبەستم چییە کە گوێ ناداتە هیچ ڕکابەرێکی کە لە ئەندرۆید هەیە. مەبەستم ئەوەیە بۆ نمونە هەرچی ڕکابەری مۆبایلەکانی سامسونگ هەیە کە لە جیهانی ئەندرۆید هەر هەمویان بارگاوی کردنی مۆبایلەکانیان لەوانە نزیک 100 وات بێ. مۆبایل هەیە 120 واتە و بگرێت سەرعتریشە. مۆبایل هەیە بە کەمتر لە 10 دقیقە لە 0 تا 100 شەحن دەبێت. خێراترین چارجەری سامسونگ کە ئێستا بەردەست بێت 45 واتە ئەویش لەگە 25 واتەکە وازم 130 فەرقە لە تۆتەڵی شەحنی ئەو مۆبایلی کە لە 0 شەحنیەکە تا 100. سامسونگ ئاخر کەسە جێبداتە ڕکابەرەکانی ئەندرۆید لە ڕووی بارگاویکردنی مۆبایل. لەوانەیە لە هەندێک شتێ گوێ بگری بەس لەو شتانە زۆربەی شت هەیە گوێ ناگری. ئەویش بۆ نەزانین بۆ گوێ ناگری لەبەرەوەی سامسونگ گەیشتۆتە ئاستێک مواسەفات یان ئەو شتێک کە پێرفێکت نەبی و هیچ بەگەک و هیچ مشکلێکی نەبی نایخاتنە مۆبایلەکانی. طبعاً ئەو سیاسەتە ئەپڵ دەمێکە بەکاردێنی ئەپڵ کە شتەکە بەتەواتی گەیشتە ساچوریشن گەیشتە ئاستێکە پێرفێکتە هیچ خەلەلێکی نیە ئەو کات دەیخاتنەوە مۆبایلەکانی یان دەیخاتنەوە بەرهەمەکانی پرۆدەکتەکانی. طبعاً ئەو شتە لە ئەندرۆید نییە. ئەندرۆید بۆ بەناوبانگ و هەرچی شتە تێکەڵ دەکرا. طبعاً یەک نمونەتان بۆ پێ بڵێم کاتی خۆی سامسونگ کاتی گەلاکسی S6 دەرچوو S6 Edge دەرچوو Edge Plus دەرچوو S6 ئەتیاد دەرچوو بێزگەلەوەی سێچار S6 دەرچوو هەر یەکەیان نەوع شتێک بوو هەر یەکە بە نەوعێک بوو و هەر یەکەیان ڕووی ئیتیزاهی و ئاراستەی مۆبایلەکە بۆ کۆمەڵ خەڵکێک بوو بەس لە هەمان کاتدا هیچیشان پێرفێکت نەبوو هەرمویان سەقەتیاتێکیان پێوە دیار بوو. بگرە ئەو کار سامسونگ دەیوت زۆرترین شت تاقی دەکەم و زۆرترین شت دەخمەنا مۆبایلی بەڵکوم یەکێک سەر بگریتن بتەقتەوە و ببێتە بوومینگ و ڤایرەڵ و هەموو خەڵک باسی بکە و هەموو خەڵک بەکاری بێن. تاوان سامسونگ ئەو شتە ئێستا بە هیچ شێوەیەک بەکارنایەنی. مەبەستم چییە کە لە بۆچی ئەوەی ڕەبط بکەم بە گەلاکسی S24 ئەلترا. S24 ئەلترا ئەگەر دەربچین ئەو ساڵە بتە سێمی ساڵە نەفسی شاسی بەکاردێن لەوانەیە سامسونگ مۆبایلەکەی شاشەکەی بە تەواوەتی فلات بکە پاش ئەوی خەڵکەکی زۆر لە هەموو دنیای و هەرچی یوتیوبەر و خەڵکی داوا دەکە سامسونگ واز لە شاشەی H بێنی لەبەرەوەی شاشەی H زۆر ناسکترە و لە هەمان کاتیشدا ڕاستە جوانە و ئەوەیە بەس ئەو تەجروبە عەجایب و جیاواز و دیفرێنت و تایبەت و یونیکت ناداتێ بۆی ئەتوو مۆبایلێک بگری زۆر ڤولنرەبڵ بی زۆر ناسک بی بۆ شکان و زۆر بە ئاسانی بشێوە چیە
وڵا لە مقابل ئەوەی کە باسانی لەشی ئەمن هەمووشتم بۆ دەکاتن ئێستا بوون گەلاکسی فۆڵد لەوانەیە شاشەکەی زۆر ناسک بێ بەس مقابل ئەو ناسکێت تۆ شاشەیەکی بێزگار گەورە دەراتێ بە قەبارەی مۆبایلێک ناو گیرفان بۆیە تۆ ئامادەی ئەو تەسحیە بدەیت ئەو بەس لە گەلاکسی ئێس ئەمنۆ تەسحێ بۆ بدەم مۆبایلەکە ناسک بێ بە ئەدنا بەربوونەوەش کە ئەوە بەربوونەوە شاشەکەی بشکێ و بە $200 چاکی کەمۆچیە بەسی جوانە ئێجا من جوانیم نایە ئەم دەمێ شاشەکەی فلات بێ بەیانی دەرعی فلاتی لێ دەم دەرعی شوشەی لێ دەم ئەو شتانە لە سامسونگ بە هیچ شێوەیەک لە شێوەکان لە فلاگشیپەکان نەبوو ئەمە دەمێکە مەحڕومینی تر بووە لە گەلاکسی S24 ئەڵترا ئەو شتە بە تەواتی وەکو هەموو مۆدلەکان و ڤاریەنتەکانی گەلاکسی S دەبیتن S پلس و ئەتیادی S24 پلس و ئەتیادیەکە کە شاشەکەی بە تەواتی بە فلات دەبی و بگرە ئەو دەنگۆیانش کە دەڵێ باسی ئەوی دەکاتن کە هەموو فرێمەکەی دەبێتە تیتانیۆم لەبەرەوەی ئەپڵ ئەو زەدزە ئەو هەموو شتە ڕێکلامەی کە لەسەر آیفۆن 15 پرۆماکسی کرد کە مۆبایلەکەی بۆتە تیتانیۆم و زۆر دوورە بڵە و بە ئاسانی هیچی لێ نایە و ئەو شتانە سامسونگ دوای ئەو هەموو زەدزێ ئەویش دەوێ ئەو ترێندێ ڕابچێشی لە بن پێی ئەپلی بۆ خۆی ئەوە بکاتن بەکاری بێنێتن تەبان سامسونگ لەوتی ئەپل سانیستیلی بەکارێن بەس لەبەرەوەی یە ئای بۆ نەکردو ئەو هەموو هەرای لەسەر دروست نەکردو ئەپل سامسونگ هیچ کاتێک بە خەیال ناتۆ بەکاری بێنی وەکو آیفۆن سانیستیل و لە هەمان کاتدا تیتانیۆم مادەچی پریمیەمە کواڵەتی دەرەجەیە کە بە ئاسانی سوخود ناگری و ناشکی و خوار نابتۆ لە هەمان کاریشدا ینی وەزنی سووکە و فیلینگەک و هەستێکی پریمیەمی عەجزەیە بدەداتێت کە شتێکی هەز دەکەی شتێکی ڤالیبڵی گرانی بە نرخی گەورە و دەگمەن لە دەستە طبعاً ئەو ڤیدیۆی مەبەستم چی بوو مەبەستم ئەو بوو سامسونگ بە تەواتی ئێستا جودایە لەگەڵ براندە ئەندرۆیدەکان و لە هەمان کاریشدا بە تەواتی نزیک بۆ تۆ لەو سیاسەت و لەو عەقڵەتێک کە ئەپڵ بەکاردێنی و هەروە پێشم وتم هەر ئێستا ئەپڵ یوزەرێک بێن لەوانەیە قەناعەت نەکا بڵێ بەکاردێنن بەس ئەگەر ئیجباری کێ بەکاری بێنی هەیە قەناعەت دەکا بەکاردێنی و ناگەڕێتەوە سەر ئەو ئایفۆن لەوانە شوێ بگەڕێتەوە و بەس لە هەمان کات دەتوانانی ئەندرۆید بەکاربێنی و بەس هەر ئەو کەسانەی کە ئەگەر بە زۆریش بی ئیقناعی کەی یان ناچاری بکە هیچ هەڵبژاردەیەکی تری نەبیتر ئیلا ئەندرۆید بەکاربێنی لە ڕوو لە بەوابەی و لە دەرگای سامسونگۆ بگرە لەوانە نسێتەوە سەر ئایفۆن زۆر بەشیان ناسنەوە سەر ئایفۆن و هەمان کاتژدا من هێڤی ئەندرۆید یوزەرم یانی ئەندرۆید یوزەرێکی زۆر سەرسەختم دەتوانم ئایفۆن بەکاربێنم و ئیش خۆم پێ بڕوانم بەس بۆ دەرەجەی مرتاح نابم کە لەوەی کە لە ئەندرۆید بەکاردێنم لەوانەیە بتوانم ماوەیەک زۆر بەکاربێنم بەس هەر دڵم لێ دەداتن بۆی بچمەوە سەر ئەندرۆید لەبەرەوەی ئەندرۆید ئەوەی بۆ من دەکات لە iOS بە ئاسانی ناکرێ یانیش ئەو قفڵاتی و هەندێک شتی قۆڕ هەیە کە ئەتا بەکارینێنی هەردووچی ڕۆژانە هەستی پێ ناکەی کە ئەندرۆید ئەو تەفاسیل و وردەکاری وردانە هەیە کە یوزەر ئێکسپریەنسی تۆ کە شێوازی بەکارهێنانی تۆ مۆبایل شێوازی بەکارهێنانی تۆ بۆ مۆبایل قۆشتر و ئاسانتر دەکا و سیمپڵتر دەکات لەوەی کە سادەتر دەکات لەوەی کە ئایفۆن دەداتێ کە شتەکانی قورس کردو قفڵ کردو معقەدی کردووە طبعاً ئەو هەموو هەدەفەکەی من لەو ڤیدیۆی ئەوە بوو ڤیدیۆی ترتان بۆ دروست دەکەم لەسەر گەلاکسی S24 ئەڵترا لەسەر دەنگۆی زیاتر کە بڵاوبێتەوە لەسەر مۆبایلێک و مواصفات و ئەوشتانە و ڕایخۆشتتان پێ دەڵێم ڤیدیۆ لە دوای ڤیدیۆ کە ئەتا مۆبایلەکە دەردەچێتن هەروەها لایکی ڤیدیۆکە لە بیر مەکەن سەبسکرایبی چەناڵەکەش هەر لە بیر مەکەن بە هیوای ڤیدیۆی تازە دەستخۆش